سڵاتان لە ببینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە گەشتیاوڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە 19 مانگی پوشپەر لە خزمەتانداین سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕەزاتی کرێکارانی بیناسازی کوردستان لە ئاست گەڵاڵەی پەسەندکراوی بیمە، کۆچی دوایی دایکی گیانبەختکردوویەکی شۆڕشی ژینا لە شاری سەقز، پەیامی برای هەمیشە زیندوو شەهریار محەممەدی بۆ کۆمەڵگای ئێران، شەپۆلی دەست بەسەرکردنی هاوڵاتیان لە شاری شنۆ، تێکدانی گڵکۆی سەلام قادر گەڵوان لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانی شنۆ، پارێزگاکانی کوردستان و کرماشان لەسەرەوەی پێوەری فەلاکەت لە ئێران و دامەزراندنی هێزەکانی هەشتی شەعبی وەکو خوێندکار لە زانکۆی تەرە. درێژەی هەواڵەکان. ناڕەزایەتی کرێکارانی بیناسازی کوردستان لە ئاسگەڵاڵەی پەسەندکراوی بیمە. ڕۆژی یەکشەممە 18 مانگی پوشپەر ئەنجومەنی کرێکارانی بیناسازی کوردستان لە نامەیەکدا کە بۆ شۆڕای نیگەهبانیان ناردووە، ناڕەزایەتی خۆیان لە ئاسگەڵاڵەی پەسەندکراوی بیمەی کرێکارانی ساختمانی نیشاندا و خوازیاری گەڕانەوەی ئەو لایحەیە بۆ مەجلیس بوون. کانونی ئەنجومەنە سنفیەکانی کرێکارانی بیناسازی کوردستان لە نامەیەکدا داوایان لە شۆڕای نیگەهبان کردووە کە بڕیارەکەی مەجلیس بۆ ڕاگررتنی 2 ساڵەی چاکسازی مادەی 5 یاسای بیمەی کرێکارانی ساختمانی بەپێی ئەوەی کە زیان لە 1,200,000 کرێکاری ساختمانی ئێرانەدات هەڵوەشێنێتەوە. لە بەشێکی و نامێدا ئاماژە بە هەبوونی 600,000 کرێکاری ساختمانی کراوە کە بۆ ماوەی 5 ساڵە لە ڕیزی بیمەدا وەستاون. هەروەها ڕێکخراوی تامینی اجتماعی ڕایگەیاندووە کە سەرچاوەی دارایی بۆ بیمەکردنی 700,000 کرێکار کە لە ساڵی 1970 تاویەوە چاوەڕێی بیمە نییە. جێگەی ئاماژەیە کە کرێکارانی ساختمانی 8% شاغڵین لە خۆ دەگرێت و لە حاڵێکدا 50% ڕووداوەکانی کار لەو بەشە ڕوەدات. کۆچی دوایی دایکی گیانبەختکردوویەکی شۆڕشی ژینا لە شاری سەقز. ڕۆژی یەکشەممە 18 مانگی پوشپەر دایکی محەممەد حسێنی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا کۆچی دوایی کرد. محەممەد حسێنی هەوڵاتی خەڵکی شاری سەقز 27 ڕەزبەری 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینا گیانی بەختکرد. دایکی ئەو هەمیشە زیندووە بە ناوی مەلیحە حەسەن نژاد پاش ئەو ڕووداوە تووشی جەڵتەی دڵ و مێشک بوو و ڕاگوێزی نەخۆشخانەی تاران کرا. خاتوو مەلیحە پاش 7 مانگ بەستەری بوون لە نەخۆشخانە ڕۆژی یەکشەممە بۆ هەمیشە ماڵاوی لە ژیان کرد. پەیامی برای هەمیشە زیندوو شەهریار محەممەدی بۆ کۆمەڵگای ئێران. میلاد محەممەدی برای هەمیشە زیندوو شەهریار محەممەدی گیانبەختکردووی ڕێگای ئازادی لە شاری بۆکان ڕۆژی یەکشەممە 18 مانگی پوشپەر لە پەیامێکدا خوازیاری پشتیوانی خەڵکی ئێران لە توماچ ساڵحی، سامان یاسین و عەباس دۆریس بوو. میلاد محەممەدی لە پەیامەکەیدا داوای لە خەڵکی ئازادی خوازی ئێران کرد کە دەنگی زیندانیانی سیاسی بن و یەکڕێزی و یەکگرتووی خۆیان بۆ درێژەدان بە شۆڕشی ژن ژیان ئازادی بپارێزن. ناوبراو پشتیوانی خۆی لە توماچ ساڵحی، سامان یاسین و عەباس دۆریس دەربڕی و خوازیاری ئازادی بێ شەرت و مەرجیان بوو. شەپۆلی دەست بەسەرکردنی هاوڵاتیان لە شاری شنۆ. ڕۆژی یەکشەممە 18 مانگی پوشپەر هێزەکانی ئیسلاحاتی سوپای پاسداران 6 هاوڵاتیان بەناوەکانی خزر عەبدوڵڵاهی، ئارام شەعبانی، سولەیمان قادر گەڵوان، عوسمان حەمزەزادە، عەبدولکەریم کاکۆل و فەخرەدین پودات لە شاری شنۆ دەست بەسەر کرد. بەپێی راپۆرتەکان هێزەکانی ئیسلاحاتی سوپای پاسداران بەیانی یەکشەممە سولەیمان قادر گەڵوان برای هەمیشە زیندوو سەلام قادر گەڵوانیان بە لێدان و ئەشکەنجە دەست بەسەر کردووە. کاتژمێر 3 بەیانی هێزەکانی ڕژیم هێرشیان کردوتە سەرگوندی حەسەن نورانی سەر بە شاری شنۆ و عەبدولکەریم کاکولیان ڕەفاندووە و هاوکات 4 هاوڵاتی دیکەیان بە ناوەکانی ئارام شەعبانی و خزر عەبدوڵڵاهی خەڵکی شنۆ و عوسمان حەمزەزادە خەڵکی گوندی کۆرۆشابات و فەخرەدین پودات خەڵکی گوندی بترانیان دەست بەسەر کردووە و بۆ شوێنێکی نادیاریان گواسوونەتەوە.
تێکدانی گڵکۆی سەلام قادر گەڵوان لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانی شنۆ. ڕۆژی یەکشەممە 18 مانگی پوشپەڕ هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسدارانی شنۆ پاش دەست بەسەرکردنی سولەیمان قادر گەڵوان لە پێشچاوی گڵکۆی برایی گیانبەختکردوەکەیان بە ناوی سەلام قادر گەڵوان تێکدا. بەپێی راپۆرتەکان هێزەکانی سوپای پاسداران کاتژمێر 3 بەیانی یەکشەممە هێرشیان کردوتە سەر ماڵی سولەیمان قادر گەڵوان و ناوبراویان لە پێشچاوی هاوسەر و منداڵەکانی بە سەختی ئەشکەنجەداوە. هاوکات لەگەڵ ڕۆشنبوونەوەی هەوا هێزەکانی ڕژیم سولەیمانیان بە لێدان بردوۆتە سەر مەزاری سەلام قادر گەڵوان و گڵکۆی ئەو هەمیشە زیندویان لە پێشچاوی براکەی تێکداوە. پارێزگاکانی کوردستان و کرماشان لە سەرەوەی پێوەری فەلاکەت لە ئێران. بەپێی ئامارە حکوومەتیەکان پێوەری فەلاکەت لە ئێران بۆ 54.8% بەرز بۆتەوە و پارێزگاکانی کوردستان، کرماشان و لۆڕستان لە سەرەوەی ڕیزبەندی وستانەکانی ئێران جێیان گرتووە. بەپێی تۆژینەوەکان پارێزگاکانی کوردستان، کرماشان و لۆڕستان زۆرترین ئاماری بێکاری و هەژاریان هەیە و لە ڕیزبەندی وستانەکانی ئێران لە بواری پێوەری فەلاکەتدا لە ڕیزی 1 بۆ 3 بەپێی راپۆرتی ئافتاب نیوز پێوەری فەلاکەت لە 7 ئوستانی ئێران لە سەرەوەی 60% بووە و لەگەڵ چوونە سەرەوەی ئاماری بێکاری و هەژاری لە ئێران دۆخی مەعیشەت لەو 7 ئوستانە ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر دەبێت. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە خوزستان. ڕۆژی یەکشەممە 18 مانگی پوشپەڕ خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە ئوستانی خوزستان دژ بە خراپی دۆخی مەعیشەت لە بەردەمە و ڕێکخراوەیە کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە شارەکانی ئەهواز، شوش، شوشتەر، کەرخە و حەفتەپە دژ بە خراپی دۆخی مەعیشەت کۆبوونەوە و خوازیاری چوونە سەرەوەی ئاستیاق دەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی بوو. لە سەرکاردەرکردنی کرێکارانی تراکتۆرسازی تەورێز. بەپێی بڕیاری دیوانی باڵای دادی ئیداری سەبارەت بە تەپسەرەی 2 ماددەی 7 یاسای کار، کۆمەڵێک لە کرێکارانی کارخانەی تراکتۆرسازی تەورێز پاش چەند ساڵ کارکردن لە سەرکار دەرکران. کرێکارانی لە سەرکاردەرکراوی کارخانەی تراکتۆرسازی تەورێز بە واژۆکردنی نامەیەکی ئینتەرنەتی خوازیاری هەڵوەشانەوەی دادنامەی 179 و گەڕانەوە بۆ سەر کارەکانیان بوون. لەو نامەیەدا ڕوو بە سەرۆکی دیوانی باڵای دادی ئیداری، وەزیری تەعاون، کار و ڕفای کۆمەڵایەتی و نێونەرانی مەجلس هاتووە داوەتان لێ دەکەین کە پشتیوانی لە کرێکارانی بێکارکراوی کارخانەی تراکتۆرسازی تەورێز کە سەرووی 18 ساڵ پێشینەی کاریان هەیە بکەن. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی کرمان. ڕۆژی یەکشەممە 18 مانگی پوشپەڕ بەندکراوێکی زیندانی کرمان بە ناوی عەبدولهادی ڕێگی تەمەن 23 ساڵ و خەڵکی زاهیدان بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددەی هۆشبەر لە سێدارەدرا. بەپێی راپۆرتەکان دیوانی باڵای دادی وڵات بەپێیەوەی کە عەبدولهادی هیچ پێشینەیەکی کەیفەری نەبووە سەرەتا سزای ئێعدامەکان هەڵوەشاندوێتەوە، بەڵام دادگای پێداچوونەوە ئەو حکومەی پشتڕاست کردووە و ناوبراو بەیانی یەکشەممە لە سێدارە دراوە. لا هەواڵێکی دیکەدا 6 بەندکراوی زیندانی ڕەجایی شار کە هێشتا ناسنامەیان ئاشکرا نەکراوە بە مەبەستی جێبەجێکردنی سزایی لە سێدارەدانیان ڕاگوێزی بەندی تاکە کەسی کراون. شانی باسە کە ئەو 6 بەندکراوە پێشتر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەس دەست بەسەر و دواتر بە ئێعدام مەحکوم کرابوون. دوا هەواڵ دامەزراندنی هێزەکانی هەشتی شەعبی وەکو خوێندکار لە زانکۆی تاران. سەرۆکی زانکۆی تاران ڕۆژی یەکشەممە 18 مانگی پوشپەڕ ڕایگەیاند بڕیارە بە مەبەستی کارامەکردنی ئاستی زانیاری هێزەکانی هەشتی شەعبی عێراق ژمارەیەکیان وەکو خوێندکار دابمەزرێنن. بە وتەی کارناسانی سیاسی مەبەستی کۆماری ئیسلامی لە واژۆکردنی گڕێبەست لە نێوان فەرماندەکانی هەشتی شەعبی و بەرپرسانی زانکۆی تاران گواستنەوەی هێزی سەرکوت بە زانکۆ و ڕێگریکردن لەسەر هەڵدانی دووبارەی بزوتنەوەی خوێندکاریە. بەڵە بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا، لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.